کاڵێ لەو کاتە ئەم شێخانە دیانە بۆ ئەفەکان پیاوی چاک و خوانات بووە ئەڵێن دێکێ لە دەرێوشەکانی توێتی بەفەری شێخ ئەڵێ هاتوۆتە خوانەوتێتی بەو خوایە لە ناو مەجلیسەکە توێتی بێ ئەو پێ بخەیتە سەرسەرم يعني فەری من کرد بە شەریکی خوا نازانی پێغەمبەر صلی الله علیه و سلم هەچ کەس من حلف بغير الله فقد اشرك او يفهم بغير خوا شريكي بو خوا پیا کردووە جام ڕوایەتێک ڕاست بە دلیلێک ئەم شێخانە پیاوی چاک و خواناتیان زۆر تیا بووە بەڵام حەیف بۆ میلەتێکی جاهیل و نەفام کە ئاوا بەو شێوە لە دوای مردنیانە چێت تەقدیس و ڕێزێکی زیانەتێکە یاخود ئەولایەکی لەگبەتی نوێژنەکەریان کە خوش ناناسێت ئەچێ فەخری باو باپیران و خواناسی باو باپیرانیان ئیستیغلالەکە بۆ ورگزلکردن و بۆ گیرفانپڕکردنی خۆی بەڵام ئێمە ئەبێ لە یادێکی ئاوایە ئەومان لە یاد بێ ئەو بەو شێوەی یادی ئەم مناسبەتە پیرۆزانە بکەینەوە کە عەقیبگەڕینەوە بۆ عەقیدە پاکەکەی ئیسلام کە سنەتێکی پێغەمبەر صلی الله علیه وسلم زیمون بکەینەوە کە بیدعەیەک لەم ڕۆژەیە بمرێنین ئێمەش نەچین لەگەڵ ئەو خەڵکە جاهیلەیە ببین بە ڕەشێنی ئەوان زیاد بکەین ئێمەش لە حەفلە و ئاهەنگەکانی ئەوانە لە بۆنە و خۆشیەکانی وانە با خەڵک بزانێت کەیەکێک کەسانێکی خۆیان جاکەنەوە ئەگەر ئێمە یادی خۆمان جیا کردوتیان کاکەوە بۆ نانە پێشەوەن کاکەوە یەوایکن کفرە باوە نەزانێ عامە بڵێ کاکەوە ئیسلامەکانیش خۆ لەگەڵ ئێمە هاتوون جەژنی مەسیحیە جەژنی هەمووی دنیاە باوا تێنەگا بە قوربان ئەبێ ئێمە کارێکی وا بکەین بە عەمەل و بە ڕەفتاریشمان سەرنجێوان ڕاکێشین لەو زەلالەت و لەو گومڕاییە و خەڵکە بگێڕینەوە ئینا قەسەم بەخوا کە خوا غەضەبی گر ئێمە ئەوان پێکەوە لە ناوە بات هەمومان بێرجار نەکڕەوە کاگەر ئێمە ئەمر بە چاک و نەی لە خراپە نەکەین ئەگەر ئێمە دەست نەکەین بە چاوی ئەوانەی کە ئاوا خەریکە دینەکە ئەفرۆشن ئەوە بە ڕێگەی ڕازدەزانن ئەبێ پیان بڵی کاکە موسڵمانانێکی زۆر ئالی مزگەوتە دێ سەیرەکەی سەلیبی لە ملایە ئالی مزگەوتە دێ گەنجێک هاتوۆتە مزگەوتەوە سەیرەکەی تیشێرتێکی ڕیاضی لەبەر کردووە یەک سەلیبی گەورەی پێوەی نازان عەلامەتی چ نادێکە خۆشی نازانێت ڕسمی یاریچێکی کردووە بەبەری خۆیان ڕۆژ تایوانە بە قوربان و بە ساقەیە لە کابراژ مەسیحیە کە پێغەمبەری صلی الله علیه و سلم فەرمووی المەرء مع من أحب کێوت خۆشویست ڕۆژی قیامەت لەگەڵ ئەوای ڕۆژی سەد خۆی کا بە قوربانی میسی و ڕۆناڵدۆ و مارادۆنە و نازانم کێو پێغەمبەری صلی الله علیه و سلم کێو خۆشویست ڕۆژی قیامەت لەگەڵ ئەوای کچێکی موسڵمانی خواناسە کەسی سەیرەکەی کەوانتەرەکەی یەکەیتەوە سەیرەکەی گۆرانی بێژێکی لۆتی عەرەخۆری سەرسەری ڕسمەکەی گەورە کردووە بەیرەکە لەواتۆ ڕۆژی سەد خۆی کا بە قوربانی ئەم ئومەتی ئیسلامە بۆ وای هاتووە بۆ سەرگەردان بووە بۆ ڕەمزەکانمان بۆ بوانە ناوی هەرچی لۆتی و گۆرانی بێژ و هونەرمەند هەیە لەبەرێتی ناوی چوانە سەحابەکانی پێغەمبەری صلی الله علیه وسلم لەبەر نییە بەسیترین شتی لە ژیانی پێغەمبەرەکەی صلی الله علیه وسلم لێ پرسی نایزانێ بەڵام ژیانی هەموو مەسیلەکان دەزانێت چەند جار ژنیە ناو ئەم بەڕەڵایە چەند جار شووی کردووە ئەو ڕاقسێ چەند شووی کردووە و مێردەکەی یەکەمی لەسەر چی تەڵاقیاوە ئاوای لاتۆمە ناو ماڵە مسڵمانەکان شەو ڕۆژ دانیشتن بە دوای بە دیار حەڵقەی پیسی تورکی و نازانم مەکسیکی و چی ئەوەی کە لە بیریان نەما هەموو عادات و ئەخلاقی مەسیحی هاتوۆتە ناو ماڵەکانمانەوە ئەگەر بێت و فریای خۆمان نەکەین و مراجعەیەکی خۆمان نەکەینەوە خۆ ئەممان لێ قبوڵ ناکات سەتی ئیمان و کفر تێکەڵ بێ قەت نەفەتی خۆمان بەسەرادا نابارێت خەریکە لە عەقیدەیە ئێمە شتێگەچین بۆیە کە ڕەفتارمان فەقەت بووە ئەبێ عەقیدەکە ڕاست بکەینەوە ئینجا ڕەفتاریشمان ڕاست بێتەوە ئەو خەڵکی کەوا قەناعەتی ئابەم دار و بەردە هەیە ئەیپەرستێ چاولێکەری مەسیحیەکان و جوولەکەکان و قەومەکانی تری دنیاکە ئەبێ ئەتزانێت بای ئەوەندەی کە چۆن ئەوان کەوتۆ لە ئیسلام دوور کەوتۆتەوە چاتە مەگە خوای گەورە لە حسابی خۆیان ڕەحمی پێ بکات بە نەزانینێ بە جەهالەتێکی خۆی نا بەخوا ئەمە لە کەس قبوڵ نییە و ئەما لە بێدینی و لە کفر و لە ڕەدەوە سەری دەرەچێت با هیچ دەبێت ماڵ و منداڵی خۆی تێگەێنێ دایک و باوک و خوشک و براکان و ئەولاکانی خۆمان تێگەێنی نەچن لەو شتانەیە بەشداری بکەن مناسبەتی ئێمە عیلاقەی بە ئێمە نییە ئەرێ دەوڵەتی گەورە و بیرانی یا تێ بگاتەوە لە فەریادی جەژنی فەری ساڵی خۆمان هەتا ئێمە بچین هەڵپەڕین بۆ ئەوان میلەتێکە دینەوە میلەتە کافرانە مناسبەتێکی ئیسلام بێن و ئاهەنگێکی تێوە بگێرە تاکم بەی ئەوان هەڵپەڕم ئەمە لەکوێوە هاتووە ئەم ذەلیلی و نەکبەتێ لەکوێوە هاتووەتە سەر ئومەتی ئیسلام ئەم بێساحیبەتێ لەکوێوە هاتووە ئەمە واقعێکی تاڵ و تفت و ناخۆشی ئەمڕۆیە بمانوێ نەمانوێ ئاوایە پێویستی بە پیاوانێک هەیە قۆڵی مەردایەتی و ئیمانی لێ هەڵماڵن ڕوبەڕووی ئەو واقعە بنەوە ئەگەر تەسلیم بە واقعەبی بەخوا تۆ لە دنیا و لە قیامەتیشا لەگەڵی لاساوەکە ئەو بات ئەگەر ڕوبەڕووشی بیتەوە هەم لە دنیای خوای گەورەش پشتیوانت ئەبێ هەم لە قیامەتیشا جیاکرێتەوە لەو خەڵکەی کە گومڕا بووە چونکە بە حەقیقەت ئاوا بەم شێوەیە ئەم لاسایی کفرە کە سەراسەری دنیای گرتووەتەوە ئەم فیتنە و نەکبەتیانی کە هاتوۆتە ناو ماڵی هەر هەمومانەوە بەڕاستی
ئەو لە ڕوایەتێکە هاتووەڵێ مەلایکەتەکان کاتێک کە سەلامێ بە ئیمانداری ڕۆحی دەرەچێڵێ کە فەریەخن بۆ عاسمانان هەموو سەر ڕاوەشتێنەوە سوبحان الله مە چۆن ئیمانی دەرکردو لەناو هەموو خراپ و فەسادەیە ئەمە ئەو ڕۆژەیە جا ئەم ڕۆژە پێغەمبەر صلی الله علیه و سلم عبادة في الهرج كهجرة إلي ئەفەرمێ لەو زمانی هەڕەج و کوشت و کوشتارەیە هەچ کەس عیبادەتێکی خوا بکات وەکو ئەوای هیجرەتی کردبێ بۆ لای من لە مەکە و بۆ مەدینە زانە هیجرەتێ لە مەکە و بۆ مەدینە چ خێرەکە سەحابەکان کردوێتی قەسەم بەخواڵێ هەچ کەس لەم زمانەیە بتوانێت عیبادەتێکی ڕێکوپێک لە ماڵی خۆیان بکات خێری هیجرەتێکی ئاوای هەیە بە شەرتێک تێکەڵ بۆ فەساد و بەرەڵای کوفر و لادانە نەبێ لە دینە